بەڕێزان لارکەن جارێکی تر سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە شاری سلێمانیەوە بە دیدارتان شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنەوەی ژمارەیەکی تری پرۆگرامی دەپرسیار. ئەم جارەش میوانەکەم بربژێری بزوتنەوەی ئیسلامیە لە لیستی یەکگرتوو لە سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بۆ خۆتان دەزانن ڕۆژگارێ لە ڕابوونی ئیسلامیدا پارتی یا حزبی بزوتنەوەی ئیسلامی وەکو حزبی دایک لە کوردستاندا ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەری هەبوو و زۆرێک لە ناوە دیارەکانی حزبەکانی تر لە نووسەرەکان هەمویان لە هەناوی بزوتنەوەی ئیسلامی هاتوونەتە دەرە. ئێستا جارێکی تر بزوتنەوەی ئیسلامی ئێوێ بە تایبەت لەو دەڤەرەی تایە پەلوپۆی کرد و لەدایک بوو، ئێوێ جارێکی تر نمایشی تازە بکە، ئێوێ جارێکی تر ڕابوونێکی تر دەست پێ بکاتەوە. بۆیە هاوپەیمانەتیەکیان کردووە جۆرێک لە هاوپەیمانەتی و جۆرێک لە لیستی ئیسلامی هەرچەندە ئیشکال هەیە لە لای حزبێکی ئیسلامی تر لە مەسەلەی ناونانی ئەوەی کە ئایەمە لیستێکی ئیسلامیە یاخودنا. لە هەموو حاڵەتێکە ئەمان هاتوونەتە ناو کێبڕکێم جارەوە و نەوێت جارێکی تر وزەوتین بگەڕنەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی. جگەلەوەش باز لەواکەن کە حزبێک ئەگەر ئیسلامی بێ، ئەگەر باگراوندی بزوتنەوەی ئیسلامی هەبێ، ئێوێ بە ڕازگۆیی ممارەسەی سیاست بکە و لە لای بزوتنەوەی ئیسلامی بەپێی قسەی ئەوان و لە بانگەشەکانیانە ئەوان ئەڵێن ئێمە بە بەرپرسیارەتیەوە ڕۆین بۆ هەڵبژاردن و سبەینەش بەرپرسیارە بین لە ڕابردووشا بەرپرسیار بووین، بەرپرسیاری شەبین بەرامبەر بە دەنگدەران و بەرامبەر بە خوای خۆمان. بەربژێری ئەم جارەش بەڕێز کاک مامەستا لوقمان حسێن حەسەن با بفەرمێ بۆ ئێرە. فەرموو مامەستا. بەخێر بێت. یاڵڵا مامەستا بەخێر بێ، تەندروستیت، سپاسە دەکەم. ئەو خەڵکە بە پەرۆشاتون بۆ لای تۆ چیان پێڵی وەچی بەو کەساناڵی کە تەمەنیان کردووە جارێکی تر بزوتنەوەی ئیسلامی لەسەر سەحنەی سیاسی ببینن بۆ کێبڕکەی هەڵبژاردنەکانی عێراق. بەخێر هاتن و دەستخۆشی گەرمیان لێ یەکەم خوان ئینشاءڵڵا هەموو هەنگاوەکانیان بە ئەجر بۆ بنووسرێ و پیانەڵێم ئومێدیان زۆر بەرز بێ. ئینشاءڵڵا سەرکەوتن نزیکە ئەم جارە بزوتنەوەی ئیسلامی ئینشاءڵڵا ئەبێتە ڕقەمێک لە پەرلەمانی عێراق. ئینشاءڵڵا. بفەرموو مامەستا بەخێر بێت. دووبارە بەخێر بێ بەڕێز کاک لوقمان حسێن حەسەن بربژێری بزوتنەوەی ئیسلامی لە لیستی یەکگرتوو لە سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. بەڕێزان بە زیاتر ئاشنای کارنامە و ژیانی بەڕێز مامەستا لوقمان ببین لە سیڤیەکەی ڕووداودا. فەرموون. لوقمان حوسێن حەسەن لە دایکبووی 1975 گوندی تیفەی سەر بە پارێزگای هەڵەبجێ و کاندیدی بزوتنەوەی ئیسلامیە بۆ پارلەمانی عێراق لە لیستی یەکگرتوو. کاندیدەکەی بزوتنەوەی ئیسلامی باسی لەوە کرد خەڵکێکی زۆر لە دەوری شەقامی ئیسلامی کۆبۆتەوە واک بزوتنەوە هیوایان زۆرە کورسی پەرلەمانی بەدەست بهێنن. یەک لیستێ لەگەڵ برانی یەکگرتووە یعنی جۆش و خۆشێکی زۆر گەورەی دروست کردووە لە شەقامی ئیسلامیە. وای کردووە کە خەڵکێکی زۆر کۆبنەوە لەم لیستە، چونکە بەڕاستی شەقامی ئیسلامی هەتا شەقامی کوردیش بەگشتی کە شەقامی ئیسلامی بەشێکە لەو شەقامی کوردیە، یعنی داوای کاریان ئەوەیە کە لایەنەکان خەڵکی کوردستان بەڕاستی یەک بن. لوقمان حوسێن باکالۆرەسی لە بواری زمانی عەرەبی و دیراسەتی ئیسلامی لە دیمەشق تەواو کردووە. ماوەی 2 ساڵیش لە بەیروت گوتاربێژی خوێندووە. دیبلۆمی لە زمانی عەرەبی و دراسەتی ئیسلامی بەدەستێناوە. وەک خۆی دەڵێت پسپۆرە لە بواری پەیوەندیەکاندا. ئەو کاندیدەی بزوتنەوە باسی لەوە کرد فراکسیۆنەکان تاکە فراکسیۆنی پەرلەمانی کوردستانە بەشداری حکومەتی نەکردووە. وەکەندێکیان کە وەک بەرزەکی بانان بۆی دەردەچن و دەڵێن ئەوەی ڕوویداوە خەتای ئێمەی ئۆپۆزیسیۆن نەبووە. تاکە فراکسیۆن بۆ کە بەشداری نەکردووە کە لە دروستکردنی ئەو حکومەتە بن کە فراوانەی کە لە 4 ساڵی ڕابردووە هەبووە. ئەمەش خۆی بۆ خۆی ینی خاڵێکی زۆر ئیجابیە. خەڵکانی تر بەشداریشیان کردووە و دوایی با بڵێن تحملی مەسئولیاتیان نەکردووە کە لەو بەشداریکردنا کە تیا بوون و فترێکە لە ناو حکومەتا بوون
دوایی هەرچی لایەنە خراپەکانی حکوومەت هەیە باسییان کردووە و خۆیان لێ با بڵین بەری کردووە. لوقمان حوسێن لە ساڵی 1970 لە ئۆردوگای کامیران پەیوەندی بە بزوتنەوەی ئیسلامیەوە کردووە. لە ساڵی 1997 نوێنەری بزوتنەوە بووە لە وڵاتانی سووریا و لوبنان و لە دیمەشق بەرپرسی پەیوەندیەکانی بزوتنەوەی ئیسلامی بووە. بەڵێ بەرەزان جارێکی تر سلااوان لەبێ دیارە لە بڕگەی دووەمی پرۆگرامەکەدا دەنگدەرێکی جەنابی مامۆستا لوقمان حوسێن حەسەن بربژێری بزوتنەوەی ئیسلامی لە لیستی یەکگرتوو لە سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لەگەڵ چەند لایەنێکی تر گفتوگۆیەکی زۆر گەرمەکەن و منیش بەداوای لێبوردنەوە تۆزە جارجار پرسیارێک ئاڕاستاکەم ڕەنگە جارجار بەدڵی لایەنەکان نەبێ بەڵام ئەوانە پرسیاری زیندوی ناو خەڵکن من بیڵێم و نەیڵێم پرسیارن لەبەرەوە بەڕاستی پێتان خۆش بێ یا پێتان ناخۆش بێ ئەبێ بیڵێم بەڵام هیوادارم ژەهری نەبێ پرسیارەکانم فەرموو بە سەیری بکەن. دنیاەوە بزنەوەی ئیسلامی بە حزبی دای دەزانین لە کوردستان بەڵام بەش لە بازیلانەکەی دەبەشێت پاسەوانەکانی بەڕێز کاک بەرهەم بەسەلەن بە موچە و سلاحی بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێ من لە نالی کافێم کافێ زۆر جوانەکەی سلێمانی و کافەیەکی زۆر دڵخوازە لە لای من لەگەڵ کاک بەختیار و کاگاری و کاک نزار لە کاتی خۆی بەخۆشی نزار قەبانیەوە با بیناوی ناو نزار مناقەشەی ئەوواکەین ئاری پێشوی بچینە ناو سیارەکەەوە یا بە بزوتنەوە خەڵک بۆچی دەنگ با بە بزوتنەوە داوار جەماوەری بەشەرەتی کوردستانەکەم دەنگ بە بزوتنەوە و کاندیدەکانی بزوتنەوەی ئیسلامی لە گرتووی ئیسلامی ویلات کە ئێستا ئێمە لە ناو لیستی ئیسلامخوازانی کوردستان ژمارە 175 لەبەر ئەوەی تەواوی مەلەفی تاپۆی تەواوی شارەوانەکانی کوردستان هەڵبەرەوە بە وەزارەتی شارەوانیتەوە بە وەزارەتی عەدلی جاری جارانتەوە یەک بستخاکی داگیرکراومان هەیە، نەگردمان هەیە، نەزەوی داگیرکراومان هەیە، نە پارکی داگیرکراومان هەیە و ڕەمزەکانی ئێمەش ئەلحەمدولله مامۆستا مەلا عوسمان ئێستاش خاوەنی یەک تاکە خانوویە کە لە کوردستانە هەی بوو و پێشتر باوی بۆی جێشەوە بە میرات بووی ماوەتەوە خەڵکی دروان خەڵک بۆ دەنگ بە حزبی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری ئێمە بەڕاستی یە خاڵی زۆر گرنگمان هەیە ئێمە خاوەنی سەرکردەیەکی کارێزمای جیهانی نەکۆر ناوخۆیی بەڕێز دکتۆر بەرهەم ساڵحە و پێشتر لە 27 ساڵی ڕابردوودا تاقی کراوەتەوە 2 ساڵ حکومڕانی گرتوتە دەست ئەو کەسە بووە کە ئاوری لە فەقیر و هەژار داوەتەوە سلفەی عقاب سلفەی زەواج کۆمەڵی سلفاتی تر بووە لەگەڵ ئەوەشدا کۆمەڵی خەڵکی فەقیر و هەژاری بەبێ جیاوازی دەرفەتی یەکسانی بۆ هەمووی ڕەخسان تواناسازی ڕەخسان ئەمە دەرفەتێکی باش بوو بۆیە ئێمە لەو ڕوانگەی وەڵین دڵنیا بن خەڵکی کوردستان ئەگەر دەنگتان بۆ ژمارە 153 بێ دڵنیا بن دەنگەکانتان پارێزراوە بەڵێنی ئەوتان پێدەین لە داهاتوودا ئێمە ڕازگۆ بین لەگەڵتان. کاگاری من پێم وایە داوا لە هەموو جەماوەر و دەنگدەری یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم هیچ ترس و گومانتان نەبێت لەوەی کە دەنگ بە یەکێتی نیشتیمانی کوردستان و لیستی ژمارە 162 بدەن لەبەرەوەی یەکێتی ڕووبارە بە لێبوونەوەی هەندێک جۆگەلەکەم ناکە ئەوانەی کە لێبتان بوونەتەوە بە جۆگەلە یەکێتی ڕووبارێکە بە جۆگەلەی ئەو شتانەی کە ئەو باسیەکە ئێوە بە کارنامەی خۆتان یەزانن کە جێبەجێ کراوە لە ڕابردووە لە باسی شکۆی و گەوەری یەکێتی دەکەم لە ئامانج و پلانەکانی ڕووبارێکە بە لێبوونەوەی هەندێک جۆگەلە کەم ناکە. لە ڕاستیدا ئێمە لە یەکێتی نەبوون ئێمە شانازی بە مێژووی یەکێتیەوە دەکەین دکتۆر بەرهەم ساڵح چەند جار ئەمەی جەخت کردوێتەوە بەڵام خاڵشی گرنگ یەکێتیەک لەم قۆناغە لە خزمەتی خەڵکدا نەبێ دکتۆر بەرهەم نایەوێت تۆچیاڵی پێشەوی بچینە ناو سیارەکە قسە و ماوە من هیچ قسەیەک ناو ئۆتۆمبیلەکە قسەی دیکەم زۆر سپاس دەکەم فەرموو. زۆر باشە خۆ بەخێر بن برادران کاکاری وتر لە ئۆتۆمبیلەکە وەڵام تێمەوە بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە بەرنامەی کاری یەکێتیەوە بەڵێ ئێمە بەی خۆمانی دەزانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چ بۆ هەر کارێکی خۆتان هەموو ئەو بەرنامی کارانی کە ئێستا برادرانی هاوپەیمانی کردویانەتە ئینجاز بۆ خۆیان کە بەڵێ ئەوە کاک بەرهەم بتوانی دەستی ئاوەدانی لە وڵاتەیە ئەوە بەرنامە و کار و پلانی استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاکبەرم وە کارکتەرێکی سیاسی ناو یەکێتی و کادرێکی جێتی جێبەجێ کردووە درێژە پێدەری ئەو کارنامەیە بووە لە ڕابردوودا کاک عومەر فەتاح
ئەندامی مەکتەبی سیاسی و حزبە کاک عیماد ئەحمەد کە نێراونەتە حکوومەت هەمووی بەرنامی کاری یەکێتیان جێبەجێ کردو ئەم تەواوکەر بووە وە کارکتەرێک ناکاتەوەی کەم بەدەستکەوتی کاک بەرهەم ینی ناکرێت بڵێ قسەت هەیە لەسەرەوە بۆی مەجای بزوتنەوە بام وڵی لە ڕاستیدا ئێمە بۆ خەڵکی کوردستان ئەڵێ ئەو 2 ساڵە بۆ ساڵەکانی تر ناڵێ خۆ خەڵکی کوردستان من دڵنیام دادوەرانە دەڕوانێتەوە مەسلەیە ئێمە یەکشە دەڵێین خەڵکی کوردستان خەڵکێکی ژیرە ئاقڵە قۆناغەکان یەک هەمووی لەبەر چاوە گرنگ ئەوەیە ئێمە بۆ پێت وایە ژیر و عاقڵەکان هەمووی لەگەڵ ئێوەیان من لە واقعدا یەکشە دەڵێن ئێمە لەم قۆناغە نەنەوت دەفرۆشین و نەداهاتی میلەت دەبین و ئەو خەڵکی کە لەگەڵمانە خەڵکی فەقیر و هەژار آخر بەس مەسەلەن بەردەوام قسەیە کە کرێ لە ناو سارەکەی منە مەسەلەن نەوت هەمووی دزرا نەوت هەمووی ئەوە بوو فعلا نەوت کەس بەقە من بەرنامەی لەسەر ناشەفافی نەوت نەکردووە بەڵام کاکە خۆ کورد ئایپاد و ئایفۆنی دروست نەکردەوە بینێرێ بۆ یابان لە دینارێکی مەعاشەوە هەتاوەکو جادەیە لە پارەی نەوتە هەتا ئەو گوڵەپەمەیان لە پارە و داهاتی نەوتە لەسەر شەقامەکانی سلێمانی ئەم جەزرەوە سەتیان نابینی لە پارە و داهاتی نەوتە باشە هەر هەمووی پارە و داهاتی نەوت بووە خۆ نەوت هەر ئێمە لە 2005ەوە 100 ملیارمان وەرنەگرتووە عادل عەبدولمەهدی ئەڵێ 240 ملیار دۆلار بەس لە 3 سەفقەیە دیار نییە براکەم باشە کاگڕنج بە ویژدانم ئینسان قسە بکە باشە وەڵام من هەستەکەم قسەی ویژدان مەکەم وەڵا قەت حەز ناکەم قەت حەز ناکەم وا تەفسیر بکرێ و خەڵکیش منە ناسێکە پینەچی ئەموو زۆر باشە ئێمە ئەڵێین بڵێ لە نەوت لە داهاتی نەوت معاش دراوە ئەم نیموچەی هەیە بەڵام خۆ ئەمجا ئەو تو ناسازەی کە تۆ شانازی پێوە ئەەکەی باشە بە پارەی نەوت کورسیان نەکڕی لە جامیعەکان نەخێر ئەی بە پارەی چی کرا نەخێر واقعەکەی ئەی بە پارەی چی کرا براکە کاگڕنج واقعەکەیە دیارە سەرچاوەیەکی داهاتی تایبەتی کاک بەرهەم بەسەر لەو کاتەیە جێبەجێ کراوە تۆ گومان دەکەیتە سەر سەکانی خۆت کاک بەختیار ئێمە باسی شتێکین باشە ئێمە کاکە دکتۆر بەرهەمەوە 2-3 ساڵە ئاگای لە نەوتوشت نییە ئەم نۆتە ئێستا چی دێت جاخۆ کاک بەرهەمیش 2-3 ساڵە تەلەبەی نەناردووە باشە بۆچی ئێمە لە کاتی حکومدارێتیدا یەکێتی حزبی ڕەحمانیەوە بەڵام کاتێک کە لیجا دەبنەوە شەیتانیە باشە بۆ قسەیەکم نییە لەسەر یەکێتی و ئێمە دەڵێن شانازی بە مێژی خۆمانەوە دەکەین لە ناو یەکێتی و بەڵام شانازی بە باشەکانەوەکەن و باشەکانی ژەمووی تاپۆکەن بۆ هی خۆتان و هەرچی پۆخڵەواتەکان هەیە ئەوە عومەر فەتاح کردی ئەوە عیماد ئەحمەد کردی ئەوە قوبا تاڵەبانی لەی مەسئولە ئەوە بنەماڵەی تاڵەبانی کردیان بەڵام هەرچی شتی چاکەی ئەم وڵاتە هەیە هەمووی هی ئێوە کاگڕنج ڕۆژێک بە کامێرەکەتەوە وەرە ئەچینە شەقامەکان ئەگەڕێین بزانین خەڵک حاکمە خەڵک بڕیار دەدا کاکە خۆیمەش خەڵک بڕیار دەدا لەسەر حزبەکەی ئێمە و لە حملەی هەڵبژاردنە کاک بەختیار دەبینین خەڵک و جەماوەری دڵسۆزی یەکێتی چۆن باوشیان بۆ حزبەکەی خۆیان گرتوتەوانێ و جۆش و خرۆشیان هەیە بەڵام ئێمە بین قسە لەسەر دەستکەوتەکان بکەین کاک بەختیار جان ئێمە قسە لەسەر دەستکەوت بکەین هێزێکی وەکو یەکێتی کاگڕنج ئەمڕۆ ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریە من جگەلەوەی کە پیرۆزبایی لە ڕاگەاندکار و ڕۆژنامەنووسێکی وەک جەنابەت دەکەم و هیوادارم کە بەردەوام بی لەسەر پەڵەما ئازادەکەت و وەکو ڕاگەاندکاریشی ئازاد بەردەوام بی ئازادی لە سەردەمی شاخ و لە هەیە وەکو لە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی ئەم میلەتەدایەکی نیشتیمانی کوردستان ئەو سەروەریە گەورەی پێدەبەخشێکە هەمیشە داخۆشیکەر بووە میدیای ئازاد لەژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتە ئاراوە پارێزگاریکردن لە ماف و دەستکەوتەکانی یەکێتیە بۆ مێژوو ناشرین بکەین ئاری پێ دوانیە مەسەلەن ئێوە حەقە شانازی بکەن بە سەردەمی بەرەم ساڵحەوە کە فعلەن یەکێکە لەو کەسانەی کە بەردەوام دۆستی ڕۆژنامەنووسان بووە و یەکێکە لە شخصەتە سیاسیە مەدەنیەکان لە بەرەوەی بەرنامەیەکی بووە خەڵکی تریشتان هەبووە وەکو بەرەم ساڵح تەسەرفاتی نەکردووە بەرەم ساڵح هەتا وەکو قەڵەمێ وەستا بێ بەردەوام مەیل و دڵ و تیلەی چاوی بەلای قەڵەمەکەت چووە مەسەلەن تۆ شانازی بە ئازادی ڕۆژنامەنووسیەوەکەی وەکو ڕۆژنامەنووسێکی یەکێتی تۆ کەم دەستی نازیەنەوە بەسەر هەرە موتانە من ئەمە بابەتێکی دیکەی وەکۆی کە لە ڕووی هاوڕێتی دۆستایەتی و برادەرایەتیەوە ئێستا بزوتنەوەی ئیسلامی بزوتنەوەیە لەگەڵ ئەوەی کە حیزبی دایکە بۆ ئیسلامیەکان تەنانەت نە تەلەڤیزۆنی هەیە نە ڕادیۆ هەیە با گوێیان لێ بگرین ئێمە ناڵێن ڕووداوی هەمووانە با بزوتنەوە بزانین چی ئەڵێن و بۆ دەنگ بین بە بزوتنەوە کاتەکەی ئێوە سوپاس دەکەم کاگڕنج بە بۆچوونی ئێمە یەکێتی و پارتی و تەواوی ئەو حیزبە نوێیانەی کە ئێستا لە ساحەی سیاسیات دروست کراون حیزبی تازەن دروست بوون شەراکەتیان هەیە لەو گەندەڵی کە لە 27 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانە ڕوویداوە بزوتنەوەی ئیسلامی پەرێزی پاکە الحەمدوللا نەخاوەنی نەوتە نەخاوەنی زەوی داگی کراوە بزوتنەوەی ئیسلامی تاقی کراوەتەوە لە فەرمانڕەواییە وەزارەتمان هەبووە لە حکوومەتەکانی ئیداری زەرد و سەوت بەداخەوە لە حکوومەتی یەکگرتووی ئێستا فەرمونون ئێوە وەرن لە تەواوی ئیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستانە لە زەرد و سەوز و یەکگرتووش وەزیرێکی ئێوەمان پێبێنن الحەمدوللا کە تێوە نەگراوە بە گەندەڵیە گەندەڵی مخی
قەزیی کوردیە کە تاجی کورد پێوەی گیرۆدەیە ئێمە لی ببەرین وەزیرێکی کێنیە تێنەگەڵ وەزیرێکی بزوتنەوە نییە تێوە گلابێ لەگەڵ ئەوانی تر هەموو تێوە گلاوە زۆرینەی زۆری کاکە نزارجیان با من یەکشت هەیە بە بۆ جەنابتەڕون کەمەوانەیە کۆمەلگای کوردی کۆمەلگای کوردەواری هەرێمی کوردستان دەرفەتی دەدەم یانی ئەگەر قرار بێ ئەوان حکومدارەتی هێزی ئیسلامی لەم ناوچەیەدا هەڵناکە شکست دێنێت شکست دێنێت لەگەڵ پێچەوانەوە زۆر بە پێچەوانی ڕاقی کاگاری هێزی ئیسلامی لە کوردستانە گەشەکات لە تەواو ناتوانێت حکومدار بێت ناتوانێت ناتوانێت هەڵکردن لەگەڵ کۆمەلگایەکی کراوە و ئازاد و گەشتیاریدا ناتوانێت تەجربەی میسرمان هەیە تەجربەی میسرمان هەیە میسر یعنی کە کاگاری لە کۆمەلگەیەکی کوردی مسلمانە زمینە دەبارە بۆی ئێمە گەشە بکەین هەر بە پێچەوانەوە حکومدارێتی ئیسلامی چۆن مەسەڵەن قەڵەمی ئازاد و ڕای ئازاد و کتێبی ئازاد قبوڵەکە چۆن گەشتیاری قبوڵ دەکات ئەسەش بڕە بۆ کتێبخانەی کوردستان بزانە هەرچی بەحس و هەرچی نووسین و هەرچی دراسە هەیە بزانە چەندی ئیسلامیەکانە یعنی بۆ بە مطلقی کاگرانج دەڵم قبوڵ ناکرێت چۆن خۆ تەجربەی ئەوەشمان هەیە مەسەڵەن تەزاورات لەسەر نووسینێکی فڵان نووسەر دروست بۆ و حکمی کوشتنی دراوە کاکە لەو شارە بەڵام حزب ئەڵمانیەکانیش حەزەکەم بزانی چ یەکێتی چ پارتی حەزەکەم بزانی ئەوە مێژوویەکی گەشتیان نییە بەرامبەر بە ڕۆژنامە دەبڕۆ با بەرنامێ بکە با بە دڵیان نەبێ بزانە یەکێتی چیت بەرامبەرەکە و پارتیشی بەرامبەرەکە بەس بچۆرە سەر مۆخ کاگڕنجم پێم بۆ قەدر بکردە لە ڕاکان یەکێتی و پارتی تا و کاتە ئازادی ئەدەن کە زرت بۆ خۆیان نەبێ ئەگین یەکێتی و پارتی خاوەنی بگوژانی قەڵەمی سۆرانی مامە حەمە و سەردەج عوسمانن یەکێتی و پارتی سەبەب و هۆکاری تێوەگلای ئیسلامەکانیش خاوەنی خێڵی حەمە و کۆمەڵێک مەسەڵەن کوشتاری دیکە بزوتنەوەی ئیسلامی خاوەنی خێڵی حەمە نیە من بزوتنەوەی ئیسلامی بەڵام بیدایەتی چاوسورکردنەوە لە قەڵەم ئێوە تۆڵە ئێمە حزبی دایکین بۆ ڕابوونی ئیسلامی وەنیا ئێمە حزبی دایکین بەڵام چەند کەسی تۆنڕەوتان چەند کەسی جیهادیتان چەند کەس کە بەردەوام ئیشی چاوبسکردنەوە و کوشتنی دەنگی ئازاد و بە زۆر لە چکدان بەسەر خەڵکە لە قوتابخانەکەی ئێوە دروست بوو لە خۆتە پرسم کاک ڕەنجی یەک لە چکمان پێ بڵێ بە زۆر دراوێ بەسەری من خۆ ناچم بڵام عایشە و فاتمە و خەجێتان ئەمە کەی داوایە بەڵگەی لە ئەتوانی پێم بڵێ ئەو بزوتنەوانەی کە هاتن قبری سۆفیەکانی کوردستانیان هەڵکەن ئەتوانی بڵێ ئەو کەسانەی کە پەلاماری ئازادی خەڵکیان ئەدا لە تەوێڵە و بیارەی ژیان دۆست کەسی ئەندامی ئێوە نەبوو کەسی دەرچوو قوتابخانەکەی ئێوە نەبوو ڕەنگەتیان نەبوو بێ ڕەنگەی ئێمە بەڵام کاگڕنج ئێمە ئەزانین بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵێک خەڵکی لێ جیابۆتەوە بەداخەوە کۆمەڵێک خەڵک لەناو ئەو هێزانی بە تایبەتی ئەمسار و ئیسلام تحریک کران لە هێزە سیاسەکانی ساحی سیاسی کوردستان و دووەلی جیوارەوە بۆ ئەوی ئەو جۆرە کارانە بکەن بۆ ناشرینکردن باشەکەیەوەە مهمن بۆ خەڵکانە لە ئێوە جیابەوە سە چەندین کورسی هەیە ئێوە تازە بە تازە لە ناو یەکگرتووە منافەسەی کورسیەکە هەر ئەوەیە سەلمێنەری ئەو ڕاستی هەر ئەو لێدانەی لە بزوتنەوەی ئیسلامی سەلمێنەری ئەو ڕاستەیە کە ئێمە هێزێکی مستەقیلین ئێمە دژاتی کراوین دژاتی مادی کراوین دژاتی معنەوی کراوین ئێستش لە زیندانەکەبوون نەتانتوانی لەگەڵ واقعی کراوی کوردستانە هەڵ بکەن وەکو ئاریاڵە بۆیە بچووک بوونەوە حزبەکانی تر خۆیان گونجان ئەو بۆ چوونی خۆیەتی جاخۆی کاگاری باس بکەی کاگاری ساڵی پورەیەکی لە دەرەچێ باسی ئەوە نەکات زەخت بکات لەسەر ئێمە دووەلی جیواریش و هێزە ناوخۆیەکانی بوون هەموو هێز و جوڵانەوە هەموو هێز و جوڵانەوە کەواتە ئێستا تازەکان هێزە ئیسلامیەکان هەموو هێزانی کە ئێستاش بە هاوپەیمانی شوێنی قەرزاری یەکێتین کە لە سنووری سەوزی یەکێتی و لە سای ئازادی توانیویانە خوان بەیان سلێمانی بۆ سلێمانی بۆ باسی ئەوە کرێەوە گورزی یەکێتیە بە پشتی بزوتنەوە کە ئێستش نەکەوتەوە سەر پێ بە دڵنیاییەوە ئێستش خەڵکمان لە زیندانەکانی ئاسایشی یەکێتی و پارتی شایە باشە بەکەواتە ئەوانە مەسەڵەواتە سبەینێ بۆ نمونە سبەینێ من بۆ پرسیارەکەت کە بزانم دەنگ بۆ بین بە بزوتنەوە کاتەکەت استقلال کە 1 دقیقە داوا لە جەماوەری کوردستانەکەم دەنگ بە بزوتنەوەی ئیسلامی بدەن لەبەرەوەی هێزێکی ئیسلامی پەرێسپاکە تێوە نەگلاوە بە هیچ گەندەڵێک لە هەرێمی کوردستانە ئێمە ئاسایشمان نییە بۆ تنکردنی خەڵکی نەیاری خۆمان لە ناو سژنەکانە ئێمە دەستگای پاراستن و زانیاریمان نییە کە بیانەوێت داتا لەسەر خەڵکی غیرە خۆیان کۆ بکەنەوە بۆی خەڵکەکانمان خەڵکە نارەکانمان بخێنە زیندانەکانی خۆمان 12 ساڵی فەرمانڕەوایی حکومڕانی بزوتنەوەی ئیسلامی لە هەڵەبجا ئاڵای حیزبی شوعی کە چەپترین حیزب لە کوردستانە لە ئاڵای لا ئیلاهە ئیلڵا ئێمە بەرزتر بووە لە هەڵەبجا زۆر سپاس بەڵام دەستگای پاراستن و زانیاری ئەگەر ئەوانیش نەبوونا
مناڵی کورد بینیمان چۆن ئەفڕێنرا بینیمان چ ئیرهابێک لەسەر کوردستان بوو نادیدەی مەگرە شەهیدەکانی دەستگای پاراستن و زانیاری و یەک دقیقا هاوپەیمانی هەستەکەم بەڕاستی ئەم جارە غەدرم لێ کردووە لەبەرەوە خولەکێک دەیەمە فەرموو قسەکانت بکە وەڵاهی من لە ڕاستیدا کاگاری باسی شتێکی کرد ئێمە ناگەڕێنەوە با نەگەڕێنەوە بۆ مێژوو لە ئێستا چیمان بۆ دەکرێت ئەمە گرینگە ئێمە وەکو هاوپەیمانی خاوەنی سەرکردەیەکی کارێزمای جیهانی دکتۆر بەرهەم ساڵحە و تاقیش کراوەتەوە لە ڕابردووە خەڵکی کوردستان دکتۆر بەرهەم ساڵح وەکانی تریژە بینێ بۆ ئومێد دەکەم لە ڕۆژی 12 5 دەمەلیستی هاوپەیمانی لە ناویدا کاندیدە نوخبە جوانەکانی ئەم کوردستانە کە دڵنیایی دەدەین بە خەڵک بەڵێن دەدەین بە خەڵک لە ئاز داوای ڕەوای ئەوان دابین و هیچ کە ڕێگە نەدەین کوردستان خەڵکی بەژمێنێتی ئەم نیشتیمانە زەلیل بکرێ موچەخۆر موچەکەی نەمێنێ و دەستی حیزب و کۆمەڵێک گروپی مافیاگەری لە وڵاتە حکم بکەن زۆر سپاس ئاریەک خولەک لە ناو بەغدا و پارێزگاریکردن و دیفاعکردن لە مافە دەستوری قانونەکانی خەڵکی کوردستان بەهێزێکی گەورە و تاریخی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت کە تەجربەی ڕابردووی هەیە لە حکومدارەتی لە بەغدا ئەوانەی لە بەغدا ئێستا حکومدارەتی دەکەن هەموو دۆستە دێرینەکانی یەکێتین هەموو ئەوانن کە علاقاتی تاریخی سیاسیان لەگەڵ یەکێتی هەیە بۆیە بەس لەگەڵ یەکێتی توان تعامل بکەن تاکە هێزی سیاسی چەکدارین لە هەرێمی کوردستانە کە نەخیانەتی سیوەکی ئابوو نەخیانەتی 16 ئۆکتۆبەرمانەیە دەنگمان پێ بدەن کاکە بەخێر بن بە دیارە دەنگدەرانی بزوتنەوەی ئیسلامی قسەکانی دەنگدەرەکەی خۆیان بەدڵ بووە لە ناو ئۆتۆمبیلەکە بەخێر بن سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان مامەستا ئێوە بەرەو بەغدا دەڕۆن ئینشاءڵڵا بۆ بەرگریکردن لە مافەکانی کورد لە زمانی کورد بۆیە لە چارچەوەی دەستوردا ئەمەوێت بپرسم بە پێی مادەی 4 دەستوری عێراق زمانی عەرەبی و کوردی هەردووکیان زمانی فەرمی عێراقن بە پێی ئەو مادەیە ئەبێ زمانی کوردی و عەرەبی لە کاروباری دەوڵەتدا چۆن بەکاربهێنرێت ئەبێ لە هەموو بوارەکانە بەکاربهێنرێت لە بواری پەروەردە لە بواری محاکیم و مرافعات لە هەموو دەوائرە ڕسمیەکانە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە لە دروستکردنی نەقد و عوملەیە ئەمانە لە دۆکومنتەکانە پاسپۆرت لە باڵین کارتی نیشتیمانی ئەمانە ئەبێ هەمووی زمانی کوردی لەوەری زمانێکی ڕسمیە بە پێی دەستور ئەبێ فعلەن تا ڕادێکی باشش کراوە باشە ئەمە بە پێی خاڵی چەنەمە خاڵی چوارەم لە دەستور مادەی 4 مادەی 4 لە بەندی چەند لە خاڵی چەند بێگومان وەڵامەکەی مامۆستا بە تەواوی ڕاستە فعلەن هەم مادەکە ڕاستە هەم مەزمونەکەی زۆر ڕاستە بە پێی دەستوری عێراق ئێوە بەردەوام لە تەلەڤیزۆنەکان گلەیی ئەوەتان هەیە ئەڵەن هەندێک ئەنداممان بە تۆمەتی سیاسی لە زینداندان لە ناوخۆی وڵاتیشدا بەڵام من هەر لەسەر مەسەلەی مافە سیاسیەکان لێتە پرسم بەڵام بە پێی دەستوری عێراق پەنابەری سیاسی چ مافێکی هەیە لە عێراقا پەنابەری سیاسی ئەوەی کە لە دەستورەکە ئاماژەی پێکراوە مافی ئەوەیە لە وڵاتە بمێنرێتەوە ڕێوشێنی بۆ دابین کرێت و بە زۆر نەنێڕێتە وڵاتێکی تەسلیمی وڵاتی باڵین بە تایبەتی ئەو وڵاتی کە لێوەی هاتووە تەسلیم بکرێتەوە مادەکەی لایەتە مادەکەی وابزانم 5 یان 6 وەڵامەکەت زۆر ڕاستە بەڵام مادەکە 21 بەڵام مەزموونی قسەکانت زۆر تەواوە و زۆر دەستوریە مامەسا ئێوە لە لیستێکا بەشدارن ناوی لیستی یەکگرتووی ئیسلامیە بەڵام ئێوە حەزەکەن بە ناوی لیستی ئیسلامیە و ناوی بێنن لە کاتێکا کە کۆمەڵی ئیسلامیەڵێ ئەوە لیستی ئیسلامی نیە و ئێوە وەک بزوتنەوەی ئیسلامی خۆتان تۆمار نەکرد بۆ هەڵبژارنەکانی عێراق و چوونەتە ناو لیستی یەکگرتووە ئەوە ڕاستە کە فعلەن ئەم لیستە کە بە ناوی لیستی ئیسلامیەوە ناوە برێت لیستی ئیسلامی نییە بەڵام پاش ئەم ناوبڕە وەڵام بیتەوە سپاسە دەکەم
عند الله بەڵێ بەڕێزان سڵاوتان لەبێ ئەوە گەنجەکانی بزوتنەوەڵەن ڕەنج حەقیە و ڕەخنانەی لە سیارەکە لە بزوتنەوەت گرتووە بەس بەو مەرجە لێو خۆشەبین کە دەنگمان پێبێ تر ڕاستی نازانم پیاماوم لە بینەوە حیزبانە دەنگ بە کامیان بەم زۆر باشە پرسیاری ئەوم لە جەنابی مامۆستا لوقمان حسێن حەسەن بربژێری بزوتنەوەی ئیسلامی کرد کە ئێوە لەگەڵ یەکگرتوودا بەشداریتان کردووە بە جیان نەچوون زیاتر ئێوە بە ناوی لیستی ئیسلامی ناوێ بن بەڵام کۆمەڵی شەڵێ ئەمە لیستی ئیسلامی نییە ئەمە ڕاستە؟ ئەمە حەق و واقع لیستی ئیسلامیە پێشەوەش وەڵامی کاملیەوە عەرزی بینەران بکەم بەڕاستی ئەمە نەریتێکی ینی ناوازەیە کە بزوتنەوەی ئیسلامی پێهێستاوە زۆر پێ ئاسایی بووە کە بچێتە ناو لیستێکی ترەوە کاندیدی خۆی دابنێ ئەمە وەڵامی دەنگدەری ئیسلامی کوردستانە دەنگدەری ئیسلامی سەورەکەن دەنگی کێ بەرن مادام ئەمە وەڵامدەری دەنگدەری ئیسلامی و بە لیستێکی ئیسلامی ئەزانن ئێمە ینی دەنگدەری ئیسلامی کوردستان دەمێکە بەعام جەماوەری کوردستانیش ئەو پرسیاریان لا دروست بووە بۆچی بە یەکەوە نابن بۆچی یەکلیز نین یا بۆ یەک نابن بۆ نابن بە یەکلیز ئەمە بەڕاستی داوایە کە دەمێکە ینی زۆر ئێوە داوای شەقامی ئیسلامی کوردستانتان بەجێگاندووە شەقامی کوردستانیش بەگشتی ینی ئەویان پێخۆشە حەزەکەن ئەو پەرتەوازیە نەمێنێت کەم بێتەوە لانی کەم لە کوردستان باشە کۆمەڵی ئیسلامی سەرڕای هەوڵە زۆر و زەوەندەکانی ئەو یەگرتو ڕازی نەبوو بێتە ناو ئەم لیستە و لیستیەوە بەش لەگەڵ ئێوە دروست بکە ئەوە زۆر زیانی بە ئێوە نەگەیاند و کۆمەڵی بەهێزتر نەکرد ینی بە پێچەوانەوە ینی بزوتنەوە و یەکگرتو خواستی دەنگدەری ئیسلامیان جێبەجێ کرد و ینی ئەم لیستە حەقی خۆیتی پێوتری لیستی ئیسلامی لەبەرەوەی یەکگرتو ئیسلامی وەکو قەبارە ینی لە کۆمەڵی ئیسلامی گەورەترە پاش ئەم بزوتنەوەی ئیسلامیشی پێکەوە لە یەک لیستادا بەزن ئەمە حەجمێکی زۆر گەورەتری پێدا بزوتنەوە بەڕاستی بزوتنەوە وەکو جەنابەت فەرمووت بزوتنەوەی دایکە لە هەناوی بزوتنەوەەوە ئەم حیزبی تر دروست بووە خەڵکی تر تەیاری تر دروست بووە بزوتنەوەی ئیسلامی بەڕاستی مێژوویەکی هەیە زۆر پرشنگدارە توانین هەر بە ئاماژەیەکی سەرع بیکەین پێم خۆشە ینی ڕۆشنبیرانی کوردستان جەماوەری کوردستان بیر لە مێژووی دروستبوونی بزوتنەوەی ئیسلامی بکاتەوە باشە بەس من لە ناو سیارەکە قسەیەکم کرد وتم بزوتنەوەی ئیسلامی بە نسبەت سەحوەی ئیسلامی و تەوژمی ئیسلامیەوە بە حیزبی دایک ناوە برا بەڵام ئەم حیزبە نەتیجەی ناواقعیبوونی نییە کە ئێستا لقەکانی لە خۆی دەوڵەمەندترن یعنی دەوڵەمەندتر بە معنای ئەوەی کە لقەکانی لە ڕووی دەنگ و جەماوەرەوە کاریگەرترن و هەژمونیان زیاترە بزوتنەوەی ئیسلامی خۆی لە ئەساسە ئەمە حەزەکەم ئەوە کۆتایی پێبێنم بزوتنەوەی ئیسلامی ئەگەر سەیری سەرەتای ئەعلانیکردنی بکەیت کە لە ساڵی 1970ەوە کە ئێمە نزیکی ئەو ساڵیادا بینەوە لە مانگی 5 لە 13 جەماوەری شۆڕژگێری کوردستان بە تایبەتی لە منتیقەی هەڵەبجە و شارەزور و هەورامانات کە دژی ڕژێمی بەعز هەستان گەورەترین مزاهرە کرا توانین بڵێم گەورەترین شۆڕش کرا لەو کاتەیە و پاکترین شۆڕشیش بوو لەبەر چی لەبەرەوەی ئەو جەماوەرە ڕۆشنە سەر سنوورەکان بۆ ئەوە نا مەسەلەن لە دوایەوە کە لە ماڵەکان دەرکران یەکێ لە گەڕەکە گەورەکانی شاری هەڵەبجەکانی عشقان بوو کە تەقین ڕایەوە نزیکی 150 نەفەر بە زیندوی خران ژێر خۆڵەوە مامۆستا سەرڕاستەکانی ئەو کاتە کە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عومەر ئەمانە لەگەڵ کۆمەڵی مامۆستای ترا مامۆستا ئەحمەد کاکە مەحموود هەستان ئەم شۆڕشە گەورەیان بەرپا کرد چوونە سەر حدود چۆن سەر سنووری ئێران بە ئەو کۆڕەویە مبارەکە گەورەوە من یەکەم هینە حەزەکەم جەماوەری کوردستان و ڕۆشنبیرانی کوردستان یەک بەراورد بکەن بزانن حیزبەکانی تر چۆن دروست بوون بیدایەتی ئیعلانکردنیان چۆن بووە هەندێکیان بەداخەوە لە پایتەختەکانە دروست بوون مەسەلەن وەک با بڵێن تحت الکەوالیس
يعني بالتزامات وأجندة أم لا بلام بزوتنەوەی ئیسلامی بحق لناو معاناتی جماوری مسلمانی کوردستانەوە پیا بوو من یەکەم وەسیقەیەکم لایە کە ئەمە لای کەس نییە هەتا ئێستا بەڕاستی چییە؟ ئەوە یەکەم نامەیە کە پێشەوەی ئەعلانی بزوتنەوەی ئیسلامی بکرێت ئەو نامەیە کە لەسەر سنوورەکان مامۆستا مەلا عوسمان بەڕەحمەت بێت مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عومەر لەگەڵ جەماوەری شۆڕژگێڕی کوردستان لەسەر سنوورەکان وەسان نردویانە بۆ حکوومەتی ئێرانی ئەو کاتە یعنی وەکو یعنی لە مەکانەتێکی زۆر گەورەوە داوا لە حکوومەتی ئێرانیەکەن کە سنوورەکان بۆ بکاتەوە کە بێنە بچنە ئەوێت بەس نەک وەکو ئاوارە وەکو مجاهد و شۆڕژگێڕ یعنی بەڵام ئەتەوێ بڵێ بزوتنەوەی ئیسلامی حزبێکی خۆڕسکی کوردی بوو بەڵام ئەوانی تر بەدەستی ئەم لاولا دروست بوون خۆڕسکی کوردی بوو لە 100 ئەوانەی تر ئەوانی تر یعنی بەشێکی زۆریان بەداخەوە وڵاتە زلهێزەکان مەسەلەن بۆ نمونە وڵاتی ئەقلیمی یەکێکیان هاوپەیمانتەوە ئەوەیشی کە لە دەرەوەی کۆمەڵە وەگەشە جواب بزانم هەردەنگ بە ئێوە و یەکگرتووەداتەوە ئامە بەست کۆمەڵە مەبەستماوان نییە مەبەستم بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە بە هەموو لایەنەکانیەوە بەڕاستی یعنی ئەتەوێ بەڵێ ئەمەوێ بڵێم یعنی مبارەکترین و پیرەستترین شۆڕشی بزوتنەوەی ئیسلامیە کە کردوویەتی یعنی لە دوای شۆڕشەکانی شێخ سەعیدی پیران و سعید نەورۆسیەوە ئێستا کۆمەڵ قازانجی کردکە نەهاتە لەگەڵ ئێوە بۆ ناوام لیستە ئەوە توانێت ئەو پرسیارە توانین لە برایانی کۆمەڵ خۆیان بکەن مەسەلەن بەپێی تەقدیری ئێوە تۆ میوانی بەڵێ لە مامەسادارا شتم زۆر پرسیوە بەڵێ خۆی ئەسڵ ینی پەرتەوازەی شتێکی بەڕاستی شتێکی نادروستە کە لە نێوان ئیسلامیەکانە دروست بێت و ئێمە کێ هۆکاری ئەو پەرتەوازەیە بەڕاشکاوی خۆی تر ئەزانین چی خەڵک ئەڵێ حزبەکانی کوردستان لە 25 ڕۆژی انتخاباتە زۆر ڕازگۆن بۆیە من حەزەکەم مەسەلەن بە ڕازگۆیی هەمووتان جوابم بنەوە با خەڵک باشتر ئاگای لە وەقایعەکان بێ ئێستا کێ هۆکاری پەرتەوازەیە ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بەڕاستی پێمان ناشەرعی بووە کە ئەو بزوتنەوە خاوەنی ئەو تاریخە مبارەکە احتیمال لەبەر هەندێ هۆکار ئێمە بە ئیجتیهادێکی ناشەرعیە زانین کە خەڵکێکی تر لی جیا بوویەوە ئەو مبەرراتانە ناگەیشتەوەی کە بچی بۆ شەرعەهێنە ناو ئەم مەسەلانەوە ئەمە پەیوەندی بە ئەمە مەسەلەیەکی حیزبیە و یەکێک پێمەڵێ مەسەلەن انتخابات لە سەردەمی خولەفای ڕاشدینە هەبووە لە کاتێکە یەکدانەی یەکەمی نەبێ ئەوانی تری خۆتە زانی بە دوای یەکە هاتن خۆی هەر ئەڵێ خەلیفە ناڵێ منتەخەب وەنا یعنی جێنشین نەک هەڵبژێردراوە مەبەستم وایە مەسەلەن بۆچی ناشەرعیە حیزبێ لە بزوتنەوە جیابەتەوە قەناعەتێکی تری هەیە و ئایدیایەکی تری هەیە و بە میکانیزمێکی تر خەبات بکەن مەبەستم لە کۆی شتەکەیە کۆی عملیەکە ئەبێ ینی هەتا ینی یەک ڕیز بن یانی کۆڵێ دوان لە سییان باشترە یەک لە دوان باشترە لەو چوارچێوەیە بەڵێ مامەستا یەکگرتوو لە هەڵبژاردننی ڕابردووی عراقا 4 کورسی بەدەستێنا ئێوە لەو باوەڕەدان وەک بزوتنەوەی ئیسلامی چەند کورسی لە کۆی کورسیەکان بۆ ئەو لیستە زیاد دەکەن لەم هەڵبژاردنەدا وەڵای ئمە گەشتبینین ئینشاڵڵا ئەم جارە ینی ئەو لیستە دەنگی باشێنێت ئینشاڵڵا جێگەی ئومێدی دەنگدەرانیە بێت بەپێی دراسی خۆتان چوارەکەکەن بە 5 بە 6 جەنابی ڕابەر لە جێگایەکە وتی ئینشاڵڵا دە کورسیێنین لە سێمانە زۆر گەشتبیر پێ ئەمە ڕەیە ئیتر انتخاباتیش هەموو فاجعەتێکی تایە و ینی شتێکی طبیعیە جەنابی ڕابەر ئەم گەشتبینی لە کۆ هێناوە وەکو لەو بارەیە تەفاعلوا بالخير تجدوه ئەوە با ئومێدتان باش بێ ئینشاڵڵا بینن دە ئینشاءڵڵا خوا بە دڵی جەنابی ڕابەر بکە دیارە من دوعای خێر بۆ هەموو حیزبەکانەکەم تەوان دوعای خێر هەر باشە وەنیە لە بانگەشەی هەڵبژاردنە لە ناو ئاپۆڕا و مەراسیم و قەرەباڵغیەکانە هەز ناکەی بزوتنەوەی ئیسلامی زۆر کەمتر لە یەکگرتووی ئیسلامیە بینرێ حتا عەلام و شتەکانتان کەمترە بینرێ هۆکارەکە چییە؟ وەڵا
بە پێچەوانەوە لە کەرنەڤاڵەکانە ینی هەی هەردوو لا حزور ئەبێت بەزیتر لەوە چێ ینی بڵێم چی بەرجەنابەت مەسەن کەمتر بەرچاوکەوت پێدەگینا لە هەموو شارەکانە وا هەستەکەم جۆش خۆڕۆشێکی باشەیە. پەیوەندی بەوە نییە وەزعی مادیتان خراپە بۆیە بەتەکید بزوتنەوەی ئیسلامی ینی ئیمکانیاتی محدودە ینی بەداخەوە تا ئێستا مەسەلەن نەیتوانیوە ئەو فەزایی هەبێ HD هەبێ مەسەلەن سەرتاسەری ئینشاڵڵا ینی ئومێد دەکەین ئینشاڵڵا مرتاحن لەگەڵ یەکگرت و تا ئێستا بەتەکید ینی جەوێکی زۆر برایی دروست بووە ینی ئێمە هەر لەو جەوە برایەوە ئەگەر ئەم لیستە سەریش نەکەوی هەر لە ئێستا و سەرکەوتووە مادام برایەتی دروست بێت. تاسەوەرەکەی لە ئایندە گرت و کۆمەڵیش بێتە ناوتانەوە وەڵا ئینشاڵڵا یا ئێوە چنە ناو کۆمەڵەوە برایانی کۆمەڵ برامانن ئامانجمانیەکێکە ئومێد دەکەین ئینشاڵڵا ئەمە هەنگاوێکە نراوە ئینشاڵڵا بۆ هەنگاوەکانی باش ئێستا بۆ نمونە ئەو گەنجانە بە منیانوت ڕەنج هەوڵ بەدەنگ بە بەبزوتنەوە مەسەلەن بۆچی ینی بۆ نمونە ئەی بۆ دەنگ نێم بە کۆمەڵ ینی ئەمە ڕەنگە پرسیاری زۆر کەس بێ وەنیە بۆ دەنگ با بە بزوتنەوە نە یا بە کۆمەڵ یا بۆ بیا بە ئێوە یەکگرتو یعنی خاڵی جیاکەرەوەی ئێوە چییە؟ بزوتنەوە وەکو ینی لەبەرەوەی بەڕاستی حزبێکی مزەحیە ینی تەعاملیشی بەڕاستی هەمووی سادقانە بووە بزوتنەوە هەتا لە حکومڕانیا بوو بەڕاستی دوور بووە لە خوێن ڕێژی دوور بووە لە هەموو کارێکی چەوت و نالەبار لە ئۆپۆزیسیۆنیش بووە بەڕاستی دوور بووە لە ئاژا و شەڕەنگێزی ئۆپۆزیسیۆنێکی محتەرەمانە و ئوسولی کردووە. ینی ئۆپۆزیسیۆن لای ئێوە ئوسوڵ و ئوسوسی خۆی هەیە؟ بەتەکید تۆ بێ ڕخنێکی بە نابنێ ینی کۆی ئەوەی هەندێک دیاردە بینیمان بەڕاستی کۆی هەتا ئۆپۆزیسیۆن هاتن لایەنەی چون مەقەڕاتی لایەنی ئۆپۆزیسیۆن خۆشیان سووتان ینی شتێکی لە فەوزا زیاتر نزیک بوو تا ئەوەی کەسی دەسەڵاتیان بە سووتانە عیبی نەبوو؟ نا ینی خۆی هەر ئەسڵان سووتاندن و ئەوە ینی شتێکی نابەجێ ئەوەی کە ئەبێ ڕوبەڕووی بیتۆ ینی دژی بوەسی و ینی بەڕاستی کە کۆی دەسەڵاتەکەی کە دەسەڵاتەکە ئەبێ بگۆڕێت. باشە ئێوە یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بە دڵگەرمیەوە بەشداری گشتپرسی و سربەخۆیی کوردستانتان کرد و بەرگریشتان لێ کرد ئەگەر ببیە ئەندامی پەرلەمانی کوردستان لەوێش بەرگری ببوورە پەرلەمانی عێراق لەوێش بەرگری لە ڕەوابوونی ئەو گشتپرسیە دەکەی؟ بەتەکید ئەرەوەڵا مۆزوعی گشتپرسی ئەوە مۆزوعێکی مافی چارەی ئەو میلەتەیە ینی ئەو حقوقێکی ئەساسی ینی سازش لەسەر هەر شتێ بکەن لەسەر مافی چارەی خۆنووسین و سربەخۆیی کوردستان ناکا بزوتنەوە. بەتەکید نایکەین ئەمە مەبدە ئەمانە بەس با ئێمە واقعی بین ینی ئێمە واقعی بین ئێستا حاڵی ئێستا لە ئێستادا ئێمە بڵین ئەبێ بەرگریکارێک بین لە قەواری هەرێمی کوردستان کە ئەوەی هەستی پێکرێت لە بەغا دوور نییە لە ینی هەر لە هەموو لایەکەوە لایەنی محاولە بکەن دەستورەکەش بگۆڕن کۆی ئەو مادە باشانەی کە لە ساڵحی هەرێمی کوردستانە بیکەن بە شتێکتر لە دژی هەرێمی کوردستان بێ. وەک کەسێک کە لە بواری پەیوەندیەکانی دەرەوەدا بەڕێستان کارتان کردووە دەتەوێت لە پەرلەمان چ بکەی لە ڕووی پەیوەندیکردن بە پەرلەمانەکانی دەرەوە بۆ بەرژەوەندی میلەتەکەت؟ مەبەستم میلەتی کووردە تەمان تۆ نوێنەری هەموو عێراقەبی بەڵام زیاتر تۆ بەرژەوەندیەکانی گەلی کورد لە بەرچاوەگری وەک لە کارنامەی بزوتنەوە داهاتوە. وەڵای ئەوەی کە ئەبینرێ ئێستا پەیوەندی هەرێم و بەغا پەیوەندێکی ینی نادروستە نا پەیوەندی پەرلەمانەکان مەسەلەن چی ئەەکەی وەکو کەسێکی شارەزا لە مەسەلەی علاقات چی ئەەکەی بۆ بەرژەوەندی میلەتەکەت بۆ دروستکردنی پەیوەندی پتەوتر لەگەڵ پەرلەمانەکانی دنیاە لەگەڵ پەرلەمانی ئەوروپا پەرلەمانی وڵاتانی ئەوروپا بە جیاجیا؟ وڵای بێ ینی ئەمە هەموو هەوڵ و کۆشێک بین شەبەکەیکی علاقاتی بەقوت بکەین کە دۆست و ئەنسار بۆ ئەم میلەتی خۆمان دروست بکەین. دوای ئەوەی کە وەزارەتی دەرەوە لە کورد وەرگیرایەوە خۆتە زانی لەبەرەی شارەزای لەو بوارەدا ئێستا وەزارەتی دەرەوەی عێراق و دەوڵەتی عێراق لە پەیوەندیەکانی دەرەوەیدا ڕەچاوی بەرژەوەندیەکانی هەموو پێکاتەکانی عێراق کات لەوانەش گەلی کوردستان بە شێوەیەکی یەکسان؟ نەخێر من ئەوەی نایبینم یعنی ئەوەی کە لە سیاسەتی خارجی عێراق باسەکرێت بەڕاستی تەهمیشکردنی کووردە. چیەکەی بۆ ئەوەی کە ئەو تەهمیشکردنا
سەر نەگرێت لەوە زیاتر درێژە نەکێشە. هەندێک خاڵ لە دەستورە باس کراوە ئەوەی کە سەرەتایە بکرێ بە ئێمە شتی ممکن باس بکەین بوونی نوێنەرایەتی بوونی نوێنەرایەتی هەرێمەکان لە سەفاراتی عراقیە تا ئێساوە نییە کە یعنی لەوە دەست پێ بکەین خاڵی تریش ینی ئەبێ ئێمە اعتیماد بکەینەوە سەر کادرە دیبلۆماسیەکانی خۆمان کە دەورێکی باشتر و زیاتر ببینن کە لە دەرەوە. مامەسا دیارە پۆستی سەرۆگۆزیران بۆتە پۆستی شیعە. بەڕای ئێوە ئەگەر بەدەست کورد بێت پۆستی سەرۆک کۆمار وەربگرێت باشترە یان سەرۆکی پەرلەمان لە ئایندەدا؟ وڵی بەپێ ئەوەی کە لە ڕابردووە ڕوویدا ینی و ئەوەشی کە هەیە لە دەستوری عراقا پۆستی سەرۆکی کۆمار پۆستێکی زیاتر تەشریفاتیە و هەر مصادقەی معاهدات و قرارات و شتەکانەکە و مجرد تەوقیعاتەکە ینی لەوە زیاتر تێناپەڕێ بەڵام پۆستی سەرۆکی پەرلەمان زیاتر عملیترە ینی ئەتوانێت مەسەر پرۆژە بڕیارێک بێتە پێشەوە ئەگەر سەرۆکی پەرلەمان کورد بێ ڕای بگرێت تەوقیعی نەکە ینی مجموعی لەمپەری بۆ دروست بکە کە لە ساڵحی کورد بێت. باشە ئەگەر دوای هەڵبژاردن داوا لە لیستەکەیەوە بکرێ بە تەنیا و بەبێ بەشداری لایەنە کوردیەکان بەشداری حکوومەتی عراق بکەن بەشدارە بن؟ ئێمە لە گشتیە شتێک کە مەسلحەتی کوردستانی تیانەوێ بە تەکید بەشداری ناکەین. کەواتە پەرتەوازایی و تاک مفاوەزات زەرەری کوردە لە دوای هەڵبژاردن؟ بەتەکید وایە. مامەسا من حەزم لێ مناقەشە بکەم زیاتر لەگەڵێ بەڵام ئەمەیەک دوو پرسیاری ژۆر بگرم و ئەشمەوێ دیارە بینەرانی بەڕێز مامەسا بەرکەوتەی چەکی کیمیاویشە بەڕاستی بە عمرە درێژ بێ بە شەهیدی زیندوو حسابەکرێ بۆیە چی ئەەکەی بۆ مەسەڵەن بۆ خەڵکی سیوسەنان بۆ خەڵکی گەرمیان بۆ خەڵکی هەڵەبجا بۆ ئەو پێداویستیانەی کە هەیەە لە دەرمان و پێداویستی چونکە مەسئولیەتی عراقە. بەتەکیدەوە یعنی بەداخەوە من وەکو خۆم تا ئێستا نەمبینیوە مادەیەکەیە لە دەستوری عراقا کە حەقی متەضەڕڕین لە نظامی پێشوو لە ڕژێمی پێشوو ئەوانە لە بابڵین لە خارجی هەرێمی کوردستان جێبەجێ کراوە بەڵام بۆ هەرێمی کوردستان کە ئیشیان بۆکەی لەبیرت ناچنەوە پشت بەخوای گەورە ئەوە یەکەم ئێستا تۆ چۆن مەسەڵەن تا ئێستا کاریگەری ئەو چەکە لەسەر لەش و هەناسەتە خەڵکێکی زۆر هەیە چاوەڕێی هیمەتی خەڵکی وەکو ئێوەیە سەدان کەسەیە لەبیرتە بن کە چوویتە پەرلەمان؟ بەتاکی دەتوانم بڵێم بە دڵنیاییەوە من لە هەموو کە زیاتر هەستیان پێەکەم لە بەڕۆی خۆم یەکێکم لە بریندارانی چەکی کیمیاوی. خوا سەلامەتت کات. فەرموو دوو پرسیار وەرەگرم مامەسا چونکە حیزبی تری تێدا نیە هەمووی خۆتانن. فەرموو. دەستخۆشی لە جەنابتانەکەین بۆ ئەم دەرفەتە و زۆر سپاستانەکەین بۆ هەر فەرمایشتەکەی جەنابەت کە ئەو پرسیاری ئەخیر کە لێت پرسی و تەکید لەسەر ئەوە ئەکەینەوانێ بێگومان کەوا میلەتی کورد و مەزلوم بە تایبەت شار و شارۆچکەکانی زۆربەی بەر ئەو کیمیاوی و ئەو قوربەستەریە کەوت لەلایەن حکوومەتی عێراقیەوە و حکوومەتی عێراقی کە ئێستا خۆی دانیشی بەوە ناو بەڵام حتا ئەم دەقەیە هیچی نەکردووە و ئیعتیزاری نەهێناوەتەوانێ حتا ئێستا ئیعتیزاری نەهێناتوان و زۆر شوێن هەبووە خۆی لێت زیوەتەوە. مامەسا فەرمووی ئێشاڵا بەرگریکارێکی جدیە بێ یەک کەس پرسیار بکات. فەرموو. دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم کاگڕەنج سەرسەرم بەخێرهاتنی مامۆستا لوقمانەکەین هیوادارین سەرکەوتوو بێ هەر کەسێ بە ناوی ئیسلامەوە شتێک پێشەش بکە جێگای دەستخۆشیە چکە ئیسلام خۆتان نەزان ناوێکی گەورەیە بەڵام من پێم سەیرە یعنی یەکێتی و پارتی نزیکەی 20 ساڵە هاوپەیمانێکیان دروست کردووە گومانی تیانێ پارە کۆی کردوونەتەوە جگە لەوەی کە ئەو هەموو ناپاکیان بە هەرێمی کوردستان کردووە بەڵام مەرجیش نییە بەس پارە کۆی کردبنەوە ڕۆژگارێکەتی و پارتی بەیەکەوە شەڕی دەستوریان کرد لەگەڵ گۆڕانیشا 3 سەرکردا بە سەعاتها جاری وا بووە 20 سەعات تۆ ئەزانی کە سەرۆک بارزانی و سەرۆک تاڵەبانی و خوا لە خۆشببوو نەوشیروان مستەفا ڕۆیشتۆن نەک بەستەنیا لە عێراقا لەگەڵ زۆرێک لە سەرکردەکانی تری کوردستانیشا مشاوەرەیان کردووەی هەموو لایەنەکان
چوون لە بەغاژ مناقەشەی دەستوریان کردووە و یعنی زۆر خاڵی گەشەیە لە مێژووی ئێمەدا کە هی ئەوەیە شانازی پێوە بکەین ئێستا خۆیان لێرە نین من بۆیە باسییانەکەم دەنا خۆیان لێرە بن دوو ئۆنەی تۆ پرسیارم لیان هەیە بۆ مامۆستا چیە فەرمووی بەڵێ بەس ویسم تەواوی کەم ئەوەی کە قەزدم بوومە بەسم ئەوەیە قەیناکە پارە زۆرینەی شتەکانیان بووە جنا ئەو میلەتە ئەوەی لەنە هەو بە حەقەت بارحاڵبانێکی لەسەر ئەوەتانە چەند ساڵە خوایەکە قورعانیەکە هەمووتان پەرتەوازن ئێستا لە بەغا پارەیەوە تا باوەشتان کردووە بەیەکە خەڵکێکی وا بە ئێوە شەڵێ ئایا مەرجە ئەوەی واتان پێڵێ ڕاست بێ من قەزدم لە قسەکانمە ئەوە بوو کە ئەوان بەو شێوەیە کۆبوونەتەوە و ئەو هەموو ناپاکییان کردو بە هەرێمی کوردستان ئایا کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی کە سێ حیزبن لە هەرێمی کوردستانە هەر یەکەیان بە پێی خۆی و بە قەوارەی خۆی و بە حەجمی خۆی جمهوریان هەیە یعنی خێرە ناتوان یەگرن سپاس ئەو ناویان ناوە ئیسلامی کۆمەڵیتیانە باشە فەرمو وەڵامەکە چییە بۆ ناوتان ناوە لیستی ئیسلامی کە کۆمەڵیتیانە بەو هەموو علاقات و دیبلۆماسی و زمانزانی و تەجروبە و حکمەتە بۆ نەتانتوانی کۆمەڵی قناع بکەن ئەمە وەکو وتم هەنگاوێک بۆ پرۆژەی هاریکاری ئیسلامی بەردەوامە پرۆژێکی مبارەکە کە برایانی ڕێکخراوەکان پێی هەستاون و یەکگرتوو بزوتنەوە هاتوون بەدەم داواکەوە کۆمەڵیش لەم کاتە یعنی اجتهادی خۆی هەبووە ئێمە ڕێز لە اجتهادەکەیان نەگرین بەس ئومێد دەکەین بۆ هی ئایندە ئینشاءڵڵا ئەوانش بێنە بەڕێز مامۆستا لوقمان حسێن حەسەن بربژێری بزوتنەوەی ئیسلامی لە لیستی یەکگرتوو لە سلێمانی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەخێر بێ سەر چاوەکانم زۆر سپاس ئینشاءڵڵا سەرکەوتووەبی گەنجە خۆشەویستەکان و جەماوەری بەڕێزی بزوتنەوەی ئیسلامی هیوادارم هەموو شتە بەدڵیەوە بە بەخێر بن سەر چاوەکانم سپاس بینەرانی بەڕێز خوا حافیز موفق بیت و سەرکەوتووبی مامۆستا